لیستی نیشتیمان کە لە سنووری کەرکووک و ناوچەدا بڕاوەکان لە نێوان کۆمەڵی ئیسلامی و بجووتنەوەی گۆڕان و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران پێکێنراوە دەبێتە جێگەی ئومێدی خەڵکی و ناوچانە و بەرپرسانی حەزبەکانی پێکێنەریشی بەبایەخەوە دەڕواننە لیستەکە. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی دەڵێت دوای 14 ساڵ لە دەسەڵاتی شکست خواردووی دوو حزب و کێشەی قۆرەخکاری و نەبوونی شەفافێت پێکێنانی لیستی نیشتیمانی بە دوای خۆی داهێنا و دەبێتە جێگەی ئومێدی هەمووان. من پێم وایە لە نێو ئەو پەرتەوازەی کە هەبوو لە نێو ماڵی کوردیدا بەتایبەتی هەردوو حزبی دەسەڵات کە زۆر جار لەسەر وەکو لە بژاردننی ڕابردوو بینیمان لەسەر سەرۆکی لیستێک کە فڵانە کەس بێ فڵانە کەس نەبێ ئەو لیستەی کە ئێمە هەمومان ئومێدێکمان لەسەری هەڵچنی بۆ هەڵیان وەشانەوە بۆیە ئەم لیستی نیشتیمانە لە کاتێکا دروست بوو کە کورد بۆ خۆی پەرتەوازە بوو بۆیە بۆتە جێ ئومێدێک بۆ خەڵکی نەک بە پێچەوانەوە بڵێن کوردی پەرتەوازە کرد بێ نەخێر ئەو قۆرەخکاری لە دەسەڵاتە هەبوو لە نێوان هەردوو حزبی دەسەڵاتدا کە بە هەموو شێوەیەک تەنانەت دامەزراندنش لەسەر شیاوی و لێ هاتووی نەبوو لەسەر تەچی حزبی بوو. ئێمە هاتوین و بەرەنگار بوونەوەی ئەوە بۆ ئەوەی خەڵکانی ئێمە لەسەر شیاوی و لێ هاتووی دابمەزرێن لەو گەندەڵی قۆرەخکاری کە هەبووە نەمێنێ هاتوین ئەم لیستی نیشتیمانیمان دروست کردووە. ساڵی 2014 پێش نیازی پێکێنانی لیستی کوردی هاوبەش بۆ هەڵبژاردنەکان لە کەرکووک هاتە ئارا و ئیشی زۆریشی بۆ کرا، بەڵام بەهۆی ململانەی نێوان پارتی و یەکێتی لەسەر سەرۆکایەتی لیستەکە پێکێنانی ئەو لیستە هەڵوەشایەوە. ئەندامێکی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانیش پێی وایە دوای نائومێدی خەڵک لە حزبەکانی دەسەڵات کۆمەڵ و گۆڕان و هاوپەیمانیت بۆ دیموکراسی و دادپەروەری بڕیاری پێکێنانی ئەم لیستەیاندا. پارێزەرێکیش دەڵێت بە هۆی پیشاندانی نمونەیەکی ناشرینی دەسەڵات لەو سنوورانە خەڵکی واکانیان لەسەر لیستی نیشتیمان هەڵچنیوە تا وێنای کورد لەو ناوچانە جوان بکات. بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و هاوپەیمانەتی بۆ دیموکراسی و دادپەروەری هاوپەیمانەتیەکە لە کەرکووک و ناوچەدا بڕاوەکان من بە گرنگی ئەزانم و ئەمە بە هیرگیز من بۆی ناچم کە دەنگی کورد لە کەرکووک و ناوچەدا بڕاوەکان پەرد بکە بەو هۆیی کە ئێمە پێشتریش لە هەڵبژاردنەکانی پێشووترە هین لیستی جیاواز بووە لیستی جیاواز بۆ بزوتنەوەی گۆڕان بە لیستێکدا بەزیەوە و کۆمەڵی ئیسلامی و بڵێن یەکگرتووی ئیسلامی بە لیستی جیاواز دابەزیون و لایەنەکانی تریش بە برادرانی یەکێتی و پارتیەوە بە جیاواز دابەزیون و توانیویان 8 کورسی بێنن کە نێوی کورسەکانی کەرکووکە کات. لە ماوەی 14 ساڵی ڕابردووە ئێمە بینیمان دەسەڵات لەم ناوچانەدا چ نموزەجێکیان پیشانی ئەم میلەتەدا و چیان بەسەر ئەم میلەتەدا هێنا. بۆیە بە تەکید ئومێد دەکرێت لیستی نیشتیمان ببێتە جێگرەوەیەکی باش ببێتە بەدیلێکی باش بۆ گەڕانەوەی دەسەڵاتی کوردی لەم ناوچانەدا. دوای 14 ساڵ لە دەسەڵاتی کوردی لە سنووری ناوچەدا بڕێنراوەکان نەتوانرا بۆ پەرلەمانی عێراق لیستی هاوبەش پێک بهێنرێت و سەرجەم حزبەکان لە خۆ بگرێت تا نەبێتە هۆی پەردەوازەیی دەنگی کورد لەو ناوچانە. ئەمەش بۆ سیاسەتی چەوتی حزبەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان دەگەڕێتەوە کە ئامادەنین دان بە شکستی خۆیاندا بنێن و گۆڕانکاری لە شێوازی بەڕێوەبردننی دەسەڵاتدا بکەن. ئەمەش لە کاتێکدایە دوای ڕیفراندۆم و ڕۆداواکانی 16 ئۆکتۆبەر کورد زۆربەی دەسەڵاتە ئیداری و ئەمنیەکانی لە کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان لەدەستدا و دەنگی کورد مەترسی لەسرە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.